والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. مرزان خوشحالم لبرنامج رامان بيم وخزمتان بس رزامندي رب العالمين وهي ودار مئوي عزيز السودي لور بقرن مرزان بيك ودسينا وخزمت سورة زلزلة ديار رب العالمين سبحانه وتعالى لسرتاي سورة كذا أما جبوا ذكا كوا أو زاوية لسرتاي رودا وكان قيام الزلزال هجاني بهيزي بسرداده إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها إتر أويك ولا ناوها ناوتي لمردي وهرها لو خزيناني كتيدا هموي فردا تدري وقال الإنسان ما لها إتر الإنسان كان جدًا تشيب سرهاتيا يومئذ تحدث أخبارها إنجا أو زبيا أويك وبيتي لسر بشتي كرا الأخبار لتاكو لخراب هموي بازدك بأن ربك أو حالا لبروي پروردگار فرماني بيك ديا يومئذ يصدر الناس أشتاتا ليروا أعمالهم لو روجدا خلشي لدوائي وكوا حسابي لقل ذكري إنزا كوملي جياواز ليكتري درد سنو درون لصاحي محشر برو أو جيغاي كوا كردوكانيانو پاداشتو سزاي كردوكانيان ببينن إنزا دفن فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره هر كسيك بقدر مثقال ذرة خيري كردبي دەیبینی تەوە پاداشتەکەش دەبینتەوە و ئەوەی مسقالە زەڕێش خراپەی کردبی دەیبینیتەوە و هەروەها سزایەکەشی دەبینتەوە خوا پەناماندا دیارە مسقالە زەڕە وەکو زانایان وەکو مفەسرین کە لێشیان دایتەوە واتە بەقەدر قورسایی زەڕەیەک زەڕە چییە دەڵێن هەندێک لە مفەسرینی قوداما دەڵێن واتە وەکو مێروستانی گسکە هەندێک دەڵێن ئەو شتە وردانەی کاتێکەوە لە هەوا دەبیندرێن ئیتر بە مصطلحی ئەو ڕۆژ ذەڕەیە بەڕاستی کچکەترین شتە کە لەو وجودە هەیە بە هەر حاڵ تعبیر لە کچکەترین شت دەکا کەواتە ئەگەر چاکە و خراپ بەقەدر مسقالە زەڕەیەشیش بی سزای ئەوەی گەورەتر بی بە تەئکید هیچی لای خوای گەورە بزر نابی هەمووی دەیبینیتەوە کەواتە بەڕاستی وەکو ئیبراهیمی تەیمی ڕەحمەتی خوای لێبی دەڵێ جێم لە حارثی کوڕی سوەید بوو ئەو سوورەتەی دەخوێندەوە حتى جيشت كوتاي صورة كوغريا إنزا دي فرمو إن هذا الإحصاء لشديد براسي أو جماردنا أو عصابة زهرتوندا خوابنا مامدا دايك عائشة خوالي رازي بكاتكوا كسي بابلين سائلة كسي كوا فقيرة ديال درجان دا وداواي يارمتي دكا بو آفرتي دالك خزمت كارتي بروشتيك لما بينو بيدي أوج دقر دالي هي سنابين مو دالي برو بقري پاشان دەگەڕێ دەڵێ ئەو دنکە خورما دەبینەوە دەڵێ بیدێ ئەو دنکە خورما چەند مسقالە زەڕەی تێدا کەواتە بەڕاستی وەکو پێغەمبەر صلی الله علیه و دەفەرمی لا تحقرن من المعروف شيئا هیچ شتێک بەکەم مەزانە لە ساکە هیچ شتێک بەکەم مەزانە لە ساکە ولا مقابلیشدا محقرات الذنوبش بەکەم مەزانە یان گوناهی گسکە لەبەرەوەی بەڕاستی هەر گوناهی گسکەیە کۆ دەبیتەوە هەندی چیایەکی لێ دێ خوا پەناماندا جا لێرەدا پرسیارێک دێتە پێش باشە یعنی هەموو کردەوەی چاک و خراپ دەبیندرێتەوە بەڵێ هەمووی دەبیندرێتەوە ئەدی باشە کەسی خراپەکە کەسی کافر ئەگەر چاکەی کرد ئەویش دەیبینیتەوە ئەدی خوای گەورە نافەرمی سبحانه وتعالى وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا واتە کار و کردەوە چاکانی کافران لە قیامەت هیچ وەزنی نییە خوای گەورە هەمووی پەرش و بڵاوی دەکاتەوە بەڵێ ئەویش دەبینیتەوە بەڵام لە دنیادا خوای گەورە پاداشتی کەسی کافر دەداتەوە لا دنيا دا خوای گەورە پاداش کەس کافر دەکردەوەی ساکە وەکو لە حەدیثی صحیح پێغەمبەر داهاتیە صلى الله عليه وسلم بەڵام لە قیامەتدا هیچ پاداشتی لەبەر کوفرەکەی مقابل بەوەیەکەوە هەموو چاکەیەکی لەناو باتن تەنها پاداش چاکانی لە دنیا وەردەگریتەوە و هەروەها کەسی ئیماندار ئەدی باش خوای گەورە لە چەندین جێگا نافەرمی لە گوناه و تاوانی ئیمانداران بە تایبەتی کچکەکان یاخود ئەوەی لە تەوبەی لێ دەکەن خۆش دەبی بەڵێ خوای گەورە وای فەرمووە ئەدی کو لەگەڵ ئەواتە دێتەوە لەگەڵ ئەواتە بەو شێوە دێتەوە کەوا خوای گەورە سبحانه وتعالى لە دنیایەدا زۆر جاران کەسی ئیماندار لە قەدەر گوناه و تاوانەکانی تووشی موسیبەت و ئیبتلا دێت دەبێتە کەفارەتی گوناهەکانی عینی لە دنیا دەیبینیتەوە لبريو خواهي يقولوا كل سورة النساء ليس بأمانيكم ولا أماني أهل الكتاب من يعمل سوء يجزى به هل كسي خلافك إلا سزايد ديتوا يتر خواهي يقولش غفور رحيم سبحانه وتعالى بلان بعام أو قاعدة عامك
ئەوەی لێ تەخسیس دەکرێت بەنسبەت کافران چاکیان لە دنیا دەدرێتەوە بەنسبەت ئیماندارانش خراپەکان یان خوای گەور لە دنیادا بەلاو مصیبەت گوناکان لێ خۆش دەبی یانەوەتا هەر بەرێ خۆشبوونێکی یەک جارەکی هەم لە دنیا هەم لە قیامەت ستری دەکا و لێش خۆش دەبی بە شەرتێک موحید بی بە هیچ شێوەیەک شەریکی لە بۆ خوای گەورە بڕیار نەدابی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين.